ئەم کاتتان باش بینەرە بەڕێزەکان تەوەرمە ئیرۆ بە ناوەنیشانین هەڵبژاردنێکی بەروەخت و بۆ چارەسەرکردنا قەیرانان هەیە عێراقێ کو بێگومانەوە دەزانن عێراق دنهاتە کریزێکێدا لە گور چاودێرێن ڕەوشێ لە گور بەرپرسیارێن بڵندن عێراقێ عێراق دناوە کریزێکێ دژواردا دەرباز دەبە و داوی هەبتی ناخوادا لە گەلیەکیژ لەگەل چاپەمەنی مەسعود بارزانانی سەرۆکی هەرێما کوردستان وەسا دەدەخۆیەکردن کۆ گەر جڤینە سەرکردین سیاسیên عێراقێ چ ئەنجامێ نەبە پێویستە هەڵبژاردنەکە بەروەخت لە عێراقێ بێتەکردن ji بووی چارەسەرکردنا vê کریزê هەروەها مەترسیاخۆ jî ji دروستبوونا شەڕێکی تایفی لە عێراقê نیشان دەدا û دۆژی کوتلە حراریا سەدر لە پەرلەمانە عێراقê داخواستکردن ku پەرلەمانên هەیە عێراقê بێتە هەڵوەشاندن و هەڵبژاردنێکی بەروەخت بێتەکردن وەکو ئەو دەبێژن بۆ رێگیریکردنê ji çend ecîndayekên di nava Iraqeyekî ji wana bi parêzgebûna çendeverekên Iraqê û rêgirîkirin li ecîndayên derve wekû Kutla Hirariya Sedr dibêje û îrojek Osama Nûcefî serokê Parlemanê Iraqê geşte bajarê Silêmaniyê û di kombînekê de digel Celal Talabanî Serokkomarê Iraqê û Tariq el Haşimî cêgirê Serokkomarê Iraqê ku bi sedema tohmetbarkirina Tariq el Haşimî bi kiryarên tundotîjiyê ev krîzan haya Iraqê durust bûye gel û wê rewş li Iraqê berevkî vebçe هەڵبژاردنێکی پێشوەخت بۆ چارەسەرکردنی قەیرانی عێراق ئەمە ناونیشانی تەوەری ئەمڕۆ بەرنامەی ئێوە بەرنامەی مایکی خەڵکە لە خزمەت وەرگرتنی سەرنجێوەدا ئیبراهیممان لەگەڵ یەکەم پەیوەندی کاک ئیبراهیم لە هیران ئەلو ئەم کاتە زۆر کاکەکار هەموو کاتێکت کاک ئیبراهیم دەستخۆشی بەرنامەکە لێکم بە قوربان زۆر سوپاس تەوارەکەش تەوەرێکی زۆر جوانە بەڕاستی لەگەڵ کێشەکانیان بۆ دەگوزی کارتان بشاردووە من پێم وایە بەڕاستی ئەو کێشانە بە هەڵبژاردننی پێشوەختیش چارەسەر ناکرێت چونکە بەڕاستی ئێستا خەریکە شەڕێکی تایفی دروست دەبێت لە نێوان شیعە و سوننەکانەوە لەم نێوەندەشدا بەڕاستی من پێم باشە کورد خۆی بە بێلایانی بخێڕێتەوە نەوەکو ناوبژیوانی بکاتن لەبەرەوەی نووری مالیکی بەڕاستی من وای پێڕا دەبینم بەلەو دیکتاتۆریەت دەڕوە نمونەشمان زۆرە لە هەڵبژاردننی ئەڕوو کاتێکە هەڵبژاردن کرا بینیمان لیستی عێراقی پلەیەکان بەدەستینا بە دوو کورسی زیاتر بوو ئەو هەڕازی بوو کە چەند جار دەنگەکان هەژمان کرانەوە هەڕازی بوو تاوەکو ڕێکردن نامەی هەولێر چەندین دەڵێنیشی بە کووردا هەر جێبەجێ نەکرا بەڕاستی من پێم وایە ئەگەر بە هەڵبژاردننی پێشوەختیش بیتن کێشەکان چارەسەر ناکە من پێم وایە کێشەکان بەرەو ئاڵۆزی دەچن ئێستاش وا سەرکردەکانی لیستی عێراقیەکە سەردانی هەرێمی کوردستان دەکەن سەردانی بەڕێز ماندەلا یاخود بەڕێز بارزانی دەکەن بەڕاستی ئەوانە ئیشیان بە کووردا ئەگەر ئیشیان بە کورد نەبێ کورد هەر ناشناسن یەک لەوانە بەڕێز تاریق هاشمی بوو دەگوت سەرۆکۆمار نابێ بۆ کورد بێتن ئێمە قبوڵ ناکەین ئێستاش ئیشی بە کووردا هاتۆتەوە کوردستان لێرانە دەیوێ ئێمە کێشەکان هەڵکەین من پێم باشە لایەنی کوردی لەم نێوەندەدایە خۆی بەس کاکی ئیبراهیم بێگومان هەموو کاتێک بەر عیلاقاتی سیاسی لەسەر بەرژەوەندی مشتەرەک داڕێژێ پێت وایە ئەگەر ئێستا سونە عێراق وا بزانن کە کورد وەکو پشگیریەکی ئەوانە بتوانن کە پشگیری لە داواکانی کوردیش بکەن بۆیە بتوانن لە عێراقەوە کۆ زەختێک بۆ ئەو کریزە ئەو قەیرانی ئێستا عێراقیە دەرباز بووە بەکاربێنن من پێم وانە ئەوە ڕووداتە لەلایەن چ شیعەکانەوە چ سونەکان بێ چونکە هەرچیز عربەکان یوێنینە ئێوە بەڕاستی سیقان لەسەر بێسا نمونەمان زۆرە چەندین بەڵێنیان بەێمەدا یەکلەوانە نووری مالیکی بکە بەڵێنە 19 خاڵێکەی بە کوردە هەتا ئێستا یەک لەو بەڵێنانە جێبەجێ نەکراوە مادەی 140 یەک لەوانە ئوسامە نەجێفی بوو ئەچی نەجێفی بوو ئانە دەرێن ئێمە دژی مادەی 140 بەڕاستی من پێم باشە کورد لەم لایەنە خۆی بابێ لایەن بێتەوە ئەمن دوو بارش دەڵێم ئەگەر هەڵبژاردننی پێشوەختیش بکرێ بڕوا ناکەم کێشەکان چارەسەر بکات زۆر سپاس ئالێمان لەگەڵ لە شاری سلێمانی ئالێ هاوڕێی بەردەوامی بەرنامەم کاتەوە باش زۆر سپاس کاکە هەکارگان دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم سپاس بەڕاستی بۆ هەڵبژاردن بەڕای من ئەگەر هەڵبژاردن کرێشتێکی زۆر باشە بەڵام نەکو ئەوەی کە وەکو هەڵبژاردنەکانی پێشووتر کە هەمووی بە ساختەکاری دەرئەچوو خەڵک لە ئیش و کار ئەکەن بەڕاستی مێشکی سەریشمان ئەوە لەولەوە بۆ سێ لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەبەن کە گوایە دەم بەم لایەنە و بەم حیزب و بەم دەسەڵاتە بەڕاستی هیچ کامێکیشان لە هیچ کەسێکیان باشتر نین بۆیە پێویستە من هیوادارم ئەو کەسەی کە دەنگ ئەیە دەنگ با بەیەکێکە شایەنی بێت نەک ئەوەی کە دەنگ بەوەی کێک باکە وەکو ئەندام پەرلەمانەکانی گۆڕانیش وەکوەوەی من کە خۆم کەسێک بووم زۆر گۆڕان بووم بەڵام بەداخۆ ئێستا گۆڕان نەماوم لەبەر ئەوەی کە لەگەڵ مامجەلالە پەیوەندی تەلەفۆنی ئەکرد لە بینیانە کە هەتاکو دوێنێش بوو زدی یەک بوون بەڕاستی پێویستە ئەو کەسێک کە دەنگ ئەیە دووبارە دەنگ بۆ یەکێک بەس پێت وایە ئالێ خان پێت وایە ئەگەر سەرکردەکانی هەرێمی کوردستان
کوردستان هەر دژاتی یەکتر بکەن و هەر لە یەکتر دوو بن خزمەتی ئەزمونونەکەیەکە کە وەکو تاڵی کە ئەوان پەیوەندی تێلەفۆنیەکە وەکو دوو سەرکردەی دوولایەنی سیاسی خاوەن کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئایا پێت وایە وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەگەر عیلاقاتی ئەوان باش بێ لە بەرژەوەندی گشتیدانەکە ڕۆژ بە ڕۆژ تێک بچێت لە یەکتر دوور بکەنەوە؟ وڵی خۆی پەیوەندیان هەبێت باشەوەکو لەوەی نەبێ بەڵام ئەوە ناکە بۆ ماوەیەکی کاتی بێت ماوەیە بەهینیانە پەیوەندیان لەگەڵ یەکتریا هەبێت و ماوەیەکی کەش پەیوەندیەکانیان بپچڕێکە ئەمە هیچ کاریگەریەکی باشی بۆ میلەتی کورد نابێت و زۆر سپاسیش. بەڵێ علیمان لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش هەموو کاتێکت کاکانی سەرەتا دەستخۆشی بەرنامەکانتان هەر دەکەم دیارە بەرنامەکانتان گەرمە و گەرمە سپاس کاک مەسعود ئەمڕۆ ئەو بڕیاری دوا سەدر ئەو کە وچێتی داوای هەڵبژاردننی پێشوەختی کردووە دیارە ئەمڕۆ وای وتەوە بزانم لەگەشتەوە بزانم تایبەتە بەوەی کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت باشەیان ناوانە بەڵێ ئەمە تا چەند دەتوانێت چارەسەری ئەو قەیرانی سیاسی ئێستا عێراق تێکەوتوە بیکا و هەڵبژاردننی پێشوەخت بەڵێ دیارە لەسەر ئاستی وڵاتی ئەقلیمیەکان ئەگەر ئێمە قسە بکەین دیارە نەمالیشی بەدەستخۆیەتی و نەسەدری لەسەر قسەی خۆی و لەسەر بەرنامەی خۆی و حیزبەکەی ڕوا دیارە دەست دەرەکیان دواوێ و لە پشتەوەیە بەڵام دیارە هەڵبژاردننی پێشوەخت ئەمە کولفەیە گیان بڵێم مادی و معنەوی و لە هەموو ڕوویەکەوە ئامادەکاری پێشوەختیەوێت دیارە ئەمە یەکسەر ناکرێت وەکو ئەوە وەکوی بژڵین لەسەر ئاستی عێراق کە ئەمڕۆ بەڕاستی عێراق سڵەژاوێکی تێکەوتووە بە تایبەتی لە دوای گەڕانەوە یان سەحبی قوواتی ئەمریکی لە عێراقدا ئەمە شتێکی چاوەڕوان کرا بوو نەک چاوەڕوان نەکراوە ئەمە شتێک بوو کە زۆربەی ڕۆشنبیران و لەسەر ئاستی جیهان و ناوخۆش ئایانزانی کە ئەوە دوای گەڕانەوەی ئەمریکا مفاجعە بەو شێ بگەڕێتەوە ئیشکە عێراق سەقامگیر نییە وەزعی عێراق استقرار نییە وەکو هەرێمی کوردستان نییە بۆیە ئەدۆ شتێکی چاوەڕوان کرا بوو بۆیە من وەک خۆم وای بە باشەزانم هەموو ئەحزابەکانیان هەموو ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە عێراقا کۆبوونەوەیکی پێشوەخت بکەن نەک هەڵبژاردننی پێشوەخت چونکە لەوانەیە چارەسەری وەزعەکە بە هەڵبژاردننی پێشوەخت نەکە بەڵێ کاکەلی فەرموو عفو ئەگەر لەسەر ئاستی عێراق لێکۆڵینەوە لە هەڵبژاردن بکرێت بەڕاستی بخۆمان یعنی لە ئەبینین کە هەڵبژاردننی پێشوەخت وەکو باسم کرد کولفەیەکی چاچێوە و ئامادەکارێکی باش شێوێت بەڵام لەوانەیە ئەگەر سەرکردە سیاسەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کۆبوونەوەیکی بکەن بگەنە نەتیجەیەکی ڕێکەوتن زۆر لەوە باشترە کە داوای هەڵبژاردننی پێشوەخت بکەن چکار ناکرێت. بەڵێ کاکەلی لە شاری سلێمانی سوپاس بینە بەرزەکان ئەو قەیرانی ئێستا عێراق تێکەوتەوە دوای بریاری دادگای باڵای عێراق کە تاڕق هاشمی تۆمەتبار کرا بەوەی کە دەسە بێ لە هەند کاری توندۆتیژی عێراق ڕاستیان و دووچاری قەیرانێکی سیاسی قۆڵ بووە ئەو ناکۆکیە سیاسیانەی لەناو ئەو لێدوانە دژ بەیەکی یەکانەی بەرپرسە باڵەکانی عێراق لە ئێستاژدا هەرێمی کوردستان بۆتە شوێنی گەرمی سەردانکردنی بەرپرسەکانی باڵای عێراق بە تایبەتی لیسا عێراقیە ئەیاتاڵاوی ئۆسامان و جەیفی تاڕق هاشمی ساڵح مدڵێکی ئەو بەرپرسەکانی تر ئێستاش باس لەوای کرێت کە پێویستە هەڵبژاردنێکی پێشوەخت لە عێراق ئەنجام بدرێت وەکو ڕێگە چارەیەکی بۆ چارەسەرکردنی ڕاوشەکە وەکو ئەمە پێشنیاری مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و کوتلەی سەدر دوێنێ لە پەرلەمانی عێراق وایان ڕاگەیاند کە پێویستە پەرلەمانی ئێستا عێراق هەڵبژێتەوە و هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێت بۆیە بتوانن ڕۆبەڕووی ئەو هەموو کێشانە بن و چاوەڕانش دەکرێت جێگیری سەرۆکی ئەمریکا جو بایدن سەردانی عێراق بکات کە پێش دەمێکی سەردانی عێراق کرد بۆ ئێستا سەردانی عێراق کە بۆی بچینەتی چارەسەرکردنی ئەو ڕۆژە ئێستای لە عێراق هاتوتاڕەوە بەڵێ هێمنمان لەگەلە لە شاری هەولێرەوە ئەلو باش هەموو کاتێکت کاکە من سواس دەکەم بەڕاستی دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم تەوەرەکی زۆر جوانە ڕاستی ئەگەر باس لە سروشتی پێکهاتەی عێراق بکەین دەبینین عێراق هەر بخۆی لە سەرەتای دروستبوونیە تا ئێستاش بەرەو مشکلە و بەرەو چارەسەردار وەقەت یعنی مشکلەکان هەر لە زیادبوونە و چارەسەر پێم وانییە لەو ساتە وەختەدا لە سەرکردە سیاسەکانی عێراق هەبێتن ڕێی تاکە ڕێگای چارەسەر لە بۆ کێشەکانی عێراق بریتیە لە دابەشبوونی عێراق بەرەو سێ پارچە چونکە بەڕای من هەر لە دروستبوونی عێراق تاکو ئێستا عێراق
عراق هەر لەسەر ئەو ململانە تایفی ململانە سیاسیە ڕۆژتێ و نازێژیرە عراق بەرەو دابشبوونی سێپارچە دەڕوات بەڕای من نە هەڵبژاردننی پێشوەخت نە فدرالیەت چارەسەری عراق دەکات بەڵکو فدرالیەتیش بەشێکە لە دووبارە دروستبوونەوەی ململانەیە بەڕای من کورد لە ئێستادا پێویستە بیر لەوەی بکاتەوە کە چۆن مافەکانی خۆی بەردەستە بکات لەو کاتەدا نەک بێتن جارشکە مێزی عراقیان ڕێک بکاتەوە یان لەسەر مێزی کۆیان بکاتەوە واز لە داخوازەکانی خۆی بینی بەڕای من ئێستاش بوونی هاشمی لە هەولێر بەڕای من هەر چەندەکە میوانیشە لەلایەن سەرۆکاتی هەرێمەوە بەڵام پێم وایە کە دەبێتە کێشەشی گەورە لە بۆ کوردستان بۆیە داخوازین کە سەرکردایەتی کورد زۆر بە هەستیاری مامەڵ لەگەڵ ئەو باردەخۆ بکە چونکە لایەنی تووڕەکردنی لایەنی شیعەم بەرامبەر ئەم ساتە وەختەی کە ئێستا هاشمی تاوانبارە بە دۆسەیەکی جینایی بەڕای ما پێویستە سەرکردایەتی کورد بیر لە ڕێیەکی تر بکات و ئەویش داخوازی ڕاڵەکانی خۆی بنتۆ سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی ئەو ساتە وەختەش لە خیزمەتی کە زۆر گرنگەوەی کورد کە بتوانی خۆی وەکو هێزێکی باڵەدەست لە عراق نیشان بدەن بەڵێ کاکێمە ئێستا بینێ باش بەڵێ سپاس پێم دەکەت بینە ڕەبارەزەکان ئەو وێنەی ئێستاوە بینن وێنەی ئەمڕۆیە کۆبوونەوەی ئەمڕۆیی نێوان جەلال تاڵابانی سەرکوماری عێراق و سامان و جێفی سەرۆکی پەرلەمانی عێراق هەروای تارق هاشمی جێگیری سەرکوماری عێراق کە ئەمڕۆ نوجێفی گەشتە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی لەگەڵ جەلال تاڵابانی کۆبووتەوە و باس لەوای کرن کە چۆن ئەم کریزە سیاسی ئەم قەیرانە سیاسی عێراق ئێستا چارەسەر بکرێت کە بێگومان زۆر بەرنەما و زۆر ئەجندا و زۆر قسایە لەسەرەوەی کە چی بکرێت بۆی ڕەوشەکە چارەسەر بکەیت یەکێک لەوانە دەستپێشخەری سەرکوماری عێراقەیە دەستپێشخەری سەرۆکی هەرێمی کوردستان هەیە دەستپێشخەری بەغدا هەیە بەرپرسەکان دەستپێشخەری سەدر هەیە کورتەکانی تر و دەستپێشخەری دەرەوەی شەیە وەکو دەستپێشخەری ئەمریکا کە بێگومان سەرۆکی هەرێمەوە تاکیدی کردەوە کە پێویستە کنگرەیەکی نیشتیمانی بکرێت هەموو لایەنە سیاسیەکانی عێراق تێ بەشدار بن باس چونیەتی چارەسەرکردنی قەیرانەکانی ئێستا عێراق بکەن جەلال تاڵابانیش باسی کۆبوونەوەیەکی سەرکردە سیاسیەکانی عێراق دەکات هەروەها ئەمریکاش باس لەوەکە کە پێویستە سەرکردەکانی عێراق پێکەوە ڕەوشەکە کۆنتڕۆڵ بکەن و چارەسەر بکەن هەروەها نوری مالێکیش تاکید لەوە کاتەوە کە پێویستە تارق الهاشمی ڕاددەستی دادگاکانی عێراق لە بەغدا بکرێتەوە بۆی لە بەردەم دادگا ئامادە بێت بەرسەوی ئەو هەموو تۆمەتانە بدات کە ڕۆبۆڕی کرێتە بێگومان زۆر ئەجندای جیاواز هەیە باسی جیاواز هەیە چونیەتی چارەسەرکردنی ڕەوشی ئێستا عێراق کە بێگومان لایەنی کوردیش دەورێکی کاریگەر و بە باندۆر خاوەن ئەجندای خۆیشی لە نێوان ئەم پێشهاتەنەدا بیلالمان لەگەلە لە شارە زۆر باشی بەڕێزگیان زۆر سپاس هەرچەند تەوەرەکەی من پەیوەندی نییە بە بەرنامەکەی جەناب تۆ جا من ئەمەوێت چەند ڕوونکردەوەی بدەمەگە مەجالم بێ جەنابوو فەرمۆ لە خزمەت داین من دەربارەی هێزی پێشمەرگە کە لە تەلەڤیزیۆن گوێمان لێ بوو باسی موچەی هێزی پێشمەرگەیان نەکرد وەکو ئینی وەزارەتی پێشمەرگە و لیواکان دیارە کە من خۆم لە یەکەی هەشتاکانم پرسیارم کردووە بەڵێ موچەی هێزی پێشمەرگەی لیواکان لە 750,000 کەمترین نییە ئێمە وەکو یەکەی هەشتاکان بەڵێ ئێمە کەم و کوڕیمان هەیە و دیارە ئێمە کەم و کوڕەکەی ئێمە پەیوەندی بۆ مەسئولانەوە یەکەم مەسئولی یەکەی هەشتاکان و یەکەی هەفتاکانن کە ناپرسنەوە لە یەکەکانیان من زۆر گەشتبینم بە وەزارەتی پێشمەرگە سیستەمێکی جوانی بەڵێ کاک بیلال کە بەرنامەیەک دەربچێ کە یاسایەک دەربچێ سیستەمێک دەربچێ لە وەزارەتەوە نەک دەبێت ڕەبط هەبێت بە مەسئولی وحدەیەکەوە ئەو پێشمەرگانەیە کە سەر بە وەزارەتن دەبێت هەمویان بگرێتەوە تا مچولێکی دێتەوە پێویستە بەرپرس بچێت بەڕێزگیان ئەزانی چۆنە من یەکەی هەفتاکان یەکەی هەشتاکان دەوە چێ خۆت بزانی یەکەی هەشتاکان ئایدی لیوا شیروانە ئەو ئاگای هەر لە ئەسڵەن ئاگای لە یەکەی هەشتاکان نەماوە لە تاو هەشتەکان ئاگای لە یەکەی هەشتاکان نەماوە تێگەشتیت یەکەی هەفتاکانیش ئایدی محموود سەنگایەویش لە تاو پێنجەکان ئاگای لە یەکەی هەفتاکان نەماوە تێگەشتیت من لێرەوە ئەڵێم سیستەمی وەزارەتی پێشمەرگە بەڕاستی سیستەمێکی جوانە بەڕاستی سیستەمێکی مۆدێرمە بەڕاستی کە وەزیری پێشمەرگە کاک شێخ جەعفەر و جێگەکەی کاگەنوەری حاجی عوسمانە بەڕاستی من هیوادارم لە کابینەی نوێ ئەوان بمێننەوە بەڕاستی سیستەمێکی جوانیان داڕشتووە بۆ وەزارەتی پێشمەرگە هیوادارم هەر لەم کابینە نوێشە ئەو دوو شەخص سەرپەرستی وەزارەتی پێشمەرگە بکەن. بەڵێ کاک بیلال دووسکی لە باژارە دووکت گەلمە کاک دووسکی کاک دووسکی ئێوار باش ممنون سپاس راستی از گل رایا سروک بارزانی ما سر به چنده کو هەڵبژاردن پێشوەخت بێنەکردن بەس شەرتێکی ئەو بیتن کو چاودێرێت بیانی سەروان انتخابات هەڵبژاردنە ئامادە بن
چونکو عراق هم خود زانین عراق گلک یا تکله اش قومیت او اش طایفیه و يعني فيت جابدريت سياسي جابدريت بيوني للسروان صندوقابن وأكيد شفت هم کار بکن هم کار بکن که پدر بنا توا خو کار بکن راسي شو اف عربه راسي عربه عراق مدرد منابت راسي خود باور کری چون نوری مالکی بی چه طارق الهاشمی بی طارق الهاشمی هر او کس بو اوید گوتی فيت سروک کمر عراق یا عرب بی چنکو دولت عربیه بگفت که هاتی ناف آخامه داخل کردستان دا خود وید مرو باوری با کسانه اینید یعنی و سربورت هین که مرو بی باوری بیدی و نه هاشمی هبید و نه مالکی هبیدن و داخل سرکف نبو ملت کرد همیت کم و سرکردت ما و دست خوشی الهواجی کن و هر سرکفتی با زور سپاس کای دوستی بله تماشاوان نجاب پشتی وی نابر جاره که تر لسر ام بابت بردام بین لگل من بن دوباره سلاو بین ربرزه کن او بیاننامه هاو بشایی که لچارچوی کبونه امروی جلال طالبانی سرکمار عراق و اسامه نجیفی سروک پارلمان عراق درچوه لبردستی مده که اسا درچوه یکی که لو خالانه علی هر دلاره که تون لسر چاره سرکدینی کیسی طارق الهاشمی جگیری سرکمار عراق لره او روشن و رکارق قضایانه که قانون دری خسته و بشوی که ریک و روان گیشتن براسیکان زمن دکه هر والا خالکی تر علی ریکوتن کراوه لسر بستنی کنگره که نشتیمانی گشتی بو همو هزه سیاسیکان با امانجی چاره سرکدنی مسئله کانی پیوست برای و بردنی دولت و دانانی ریگ چاره که همیشه که پروسه سیاسی دور بخات و بپارزیت و او زنجیره قیرانانه که روبرو دبیت و کمیته که آماده کارش پیک بهنر برخصاندنی او کنگره هر وها لخالکی تریش و علی سرو کمار درجه داد به پیوندیکانی لگل همولایانکان دا با امانجی ورگرتنی بریاری کتایی بو بستنی او کنگره هر و لخالکی تریش دهاتوال په ناو خلقاندنی کشکی تباو باش و زمینه که گنجاو بو سرخستنی هولکانی تایبت به بستنی هم کنگره هر دولا داوا دکن کشو هوایی کی سازگاری سیاسی بین رتا آراو و حلمتی راگاندنو او روشوینو بریارانه را بگیرین که دبنهوی آلوز کردنی روشه بله تماشاوان نجا بریارا داویه یا جوینا ایرو یا بین طارق هاشمی ببورن جلال طالبانی سرکمار عراق و اسامه نجیفی سروک پارلمان عراق لسر کریزا سیاسیان های عراق درچیه کوپیا که گیش که دست نارتی دیگ دوان خالان ده بیجه هر دو علی رکفتن لسر چاره سرکردن کیسا طارق الهاشمی جگیری سرکمار عراق به ریا اوان ریوجه و ریکارن قضایی کو قانون درخسینه باوی که ریکو او روان گشتن براستیان زمن دکه هر وها دخالکادن ده بیجه ریکفتن هات که کرن لسر گریدانا کنگره که نشتیمانی گشتی بو همو هزین سیاسی به مبسط چاره سرکردن مجارن گریدای به پریو برنا دولت و دانان ریگه چاره که همیشه کو پروسسا سیاسی دور بخو و بپارز الوان زنجیره کریزان کو ریپرید با و کمیده که آماده کاریجی بیت پاکینان بو رخصاندنا وی کنگره هر وها دبیجه سر و کمار درجی بده به پیوندین خود دیگل آلیان بارمان جوارگرتنا بریارا داویه به بستنا کنگره که بله تماشاوان نجا بردامی لسر توری ایرو هر بجاردن که بر وقت بو چاره سر که ناکریزا عراق هکار لآکر دیگل ما یکاک هکار دن باش بله کرم که كاكر رأيه من نسبة هالبجادن پیش وقت تیدا سرکهره میتکب چونکی اگر هالبجادن پیشابه نکرن گلک باشه بو هرمان کردستانه و هاتنا طارق هاشمی بو کردستانه یا مالکی بید چه کاریگری نیه بو ما کرده اگر هاتو باردوخ عراق بیتا شر نافخو طایفی کاریگری هدی سر هرما کردستان روی آبوری و بله احتمالات های گلک دولت دوروبریش کاریگری هدی سر کردستان دولت سنی دولت شیعی بورا شهر ما کردستان باشی اگر شهر طایفی چه بود بله که کار بگو من گرک جاران سیاسیان عراق چاو درین راشه واسه دنا خوی کردن کو دولت در دور باندوریا خوان کو کارگری خیا تونت لسر راشه عراق و لسر ولوینن سیاسیان عراق بله هرش هر لاک دیگر ما که هرش دم باش
الو دام باشتر کەرەمکە خوشل برنامه گوت کم و سواز بوی توارا جوان سپاس اپاستی یعنی از زور یعنی تشتکی زور سیر داتنیم کد بیجن طارق هاشمی بوشی یعنی سرکدت کدا بروانی لید کن یعنی بخیرات نکه صاد گرم لید کن یعنی ما بدونه به طارق هاشمی کسا که سرکده کی عراقی های سنشا یا فرو یا فيتيفيا سركزاتي سياسة كلتي حلو يستهبيتن وبالنسبة يعني عندك كذا بيجن يعني براسي احتراما بواقع سيفي وندي تنقو بعد كان بيجن نابي كرد بيتا نابجيانك كرد طرفك البي موضوعي تو بوست وزارية هاي تو رئيس جمهورية هاي تو نائب رئيس برلمان هاي تو بشكل بيكيشي يعني نحن نابجياني تبيا تو خود طرفك داني بوچارة سيفنا بيت هنگش السياسة العراقي هاي وبراسي حل بجاردني شريك نيه بو در بازمونا اف قيران سياسي كو عراقي كتي باشترين ترفت باشترين ريقا چاره براسي فيدراليتا بو عراقيا چونكو عراقيا كتيا وضعكي بشتي انسحاب امريكا اسنابين لا سيستما فيدراليتا زيتر شتك حديد العراقي في تنقش السياسي في أولوجيا السياسية العراقي هي يعني درباس كتن بله کاک هرشف بریار ایرو نتیجه کمبینات سروکمار و سروک پارلمان عراق در چاکویی که شوان خاله آنکو یکم خال بحثیان دیده که کو پیوسته طارق الهاشمی لهم بر سازیان قضایی آماده به و ریکار نیاسایی بگیرنه بر لهم بر وی که آیا به توانی خودر برای لوان تومتین آراسیات نکرن گلو تو وی چه هل سنگینی؟ براسي والله حلصان قاندن يعني أصلاً شي بيجن ما بدو نبت يعني وضع السياسي البغدة وضع كي زورنا العبارة طارق هاشميش ما بدو نبت سركديكي يعني ديارو نافدار عراقي أو نشيتن يعني بشيتا بلدان دار عراقي احتمالات وشي قانا كي شابتن وما بدو نبت عراق همه یک عراقه چه کردستان بی چه بغداد بی راستی دفن زور احتیاطی ال کردستانش بیت دادگاه کردن چون که ما دادگاه تمیز های ما انجمن دادوری های شویتن وی کاری رابطن و اوی سرکده سیاسی کردستان فرانسی بروانه وی کسیب کن چون که کسی که سنه کسی که سرکده که عراقیه ما بدو نبت يعني رولي بله كاكيرش بله اكو من دقل لدوس خرماتو اكو ام كاتو باش همو كاتك باش برا برزكم فرمو دەستخۆشیەم تەورەت لێکەم زۆر سپاس بەڵێ بەڕێی من هەڵبژاردننی پێشوەخت کێشەکان چارەسەر ناکات لە عێراقدا لەبەرەوەی ئێمە لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراقەوە حکوومەتەکەی برایم جەعفەری کێشەی هەرێم و بەغدا هەتا کوێستاکە بەردەوامە چارەسەر نەکراوە لە دوای ئەو سایشکە حکوومەتەکەی نوری مالکی هەتا کوێستاکە کێشەی نێوان هەرێم و بەغدا چارەسەر نەکراوە یعنی باشترین حل ئەوەیە ئێستاکە لەم وەختەدا بڵێن هێزەکان سەرکردەکان کە بڵێن بە شیعە و بە کورد و بە سونەوە ڕێک بکەون ئەگەر هەڵبژاردنیش بکرێ بۆ نمونە لە عێراقا ئێستاکە بمانێ و نەمانەوێت شیعە زۆرینەیە لە عێراقا یعنی هەم شیعەکان ئەتوانم بڵێم یعنی لە 100% شیعەکان زۆرینەی دەنگ بەدەستدێن کەواتە هەم ئەوان حکم عێراقەکەن ئێستاکە ئەوە باشە کە کورد شیعە سونە ڕێک بکەون بەڕاستی ئەمە وەکو ناوچە دابڕاوەکان یعنی من وەکو شخصی خۆمیش پێم وایە ئەگەر هەڵبژاردنیش بکرێتەوە هەر ئەمانە دەسەڵاتەکردنە دەست ئێستا ڕێک بکەون باشترە لەوەی هەڵبژاردن بکرێتەوە بەڵێ سامان مەلەگەلە لە شاری سلێمانی کاک سامان باش هەموو کاتێکت فەرموو چۆن قوبانجا باشین زۆر سپاس کاک سامان چاوکەمی ئێوە چۆن باشین سپاس فەرموو بەنسبەی تەوەرەکەتەوە ئەوەی گرنگە لە ئێمە ئەگەر انتخاباتیش دێت لەم کاتەیە ئەگەر حکوومەتێکی انتقالی کە بە سەرکارتی شخصێ بێت کە نوری مالکی نەبێ کە نوری مالکی بێ هەر هەمامان شێوە استقلالی نفوذی خۆی و سڵتەی خۆی بۆ شێ بەکارهێنێ ثانیاً ئەمە حتما ئەم کێشەی هاشمی ئەمە وەڵامدانەوەیشی ئێران بوو بۆ دەوڵەتی خلیج و بۆ دەوڵەتی سونەکان کە ئێوە زۆر ببینن بۆ ڕژێمەکەی بەشار ئەسەد ئێمە دەتوانین زۆر ببینین بۆ هاوپەیمانەکانی ئێوە لە عێراق کە سونەن ئەمە دەتوانین ئاوایان بکەین و دەبەدەریان بکەین ئەوە ثانیاً نوری مالکی بە هیچ شێوەیە تا ئێستا پەیوەست نەبوو بە دەستورەوە ئەسڵەن ئامادەش نییە بێ بە کوردستانیش و خاچی ئێمەش و ناوچە داڕاوەکان هەمووی ناوچە داڕاوی چی لە بەعقوبە بێ چی لە کەرکووک بێ چی لە حەویجە بێ چی لە موسڵ بێ خاکی سنەن
تا ئێوارە ئەگەر ئێمە سنیمە کە بەراونەدەفەوە نییە ئەگەر ئێمە تەباش بین لەگەڵ حیزب هاوپەیمانەکانی شیعە هیچ کارەکەرێکی نییە لەسەر خاکی ئێمە سنووری ئێمە بە درێژایی سنوور لەگەڵ سونەکان هەیە ئەڵێ بە هەموو شێوێ ئێمە جارێکە نییە ئەڵێن ئەو غەڵەتانەی جوان دووبارەکەینەوە بە هەموو شوێک مانەوێتە لەگەڵ بۆ ڕازکردنی نوێی مارێکی دیسانەوە پشکەینە سونەکان. بەڵێ کاکی سامان سوپاس. باوکی سوهەیب لە بەردەڕاش. ئەلۆ هێوار باشتر گەلێک سوپاس کەرەمکە. باشی قوربان. زۆر سوپاس کاک باوکی سوهەیب. باوکی سوهەیب بەڵێ ژیانەکەم وەلەو کان هەندە پرسیارم هەیە لەگەڵ بەرنامەکەی پشک ناگونجێتی بەس دەبێ قوسوریمان هاکەن. بابە لە خزمەت داین بەڵامەکە بە کورتی بە کورتی ئەمن وەک وڵاتیەکی کرێکارم مەسەل لە قەزای بەردەڕاش موظفیش نیمە تعین نیمە مەسەل لە هیچ دائیرەکی حکومی باشە هیچ قەرارێک لە پەرلەمان دەرک نەکرایە هەتا هەنکە لە بۆشی ئەمە نەموەظفین لە کرێکیمەش و کرێکارمیش یعنی چۆن زەوی پەیداکەین ئەمە و هەستێک دەکەین ئەمە لە خاچی کوردستان هەردانە نیشتینە. بەڵێ کەواتە داواکاری تو چیە لە شوێنە پەیوەنددارەکان بەشکەم گیان لێ بێوەکەوەی کرێکارەیەکی کات بگۆرە ئەم پرسیاری دەکەم لە هەمی بەرپرسێکی ئەو کوردستانە بەرپرسێکی خەمخۆری ئەم ملەتە خەمخۆری ئەم شەعبە ئەو داواکاریم هەیە لۆ خۆم لەبۆ ئەوانەی ئەمسالی من. بەڵێ باوکی سوهەیب ئێمە هیوادارین وەکو کرێکارێک کە نەموچەت هەیە و هیچ سودمەنی لە هیچ داهاتی کە وڵاتە و کرێکیشیتی و لە بەردەڕەش دانیشیت هیواداری شوێنە پەیوەنددارەکان جێ لە داواکاریەکانی جەنابەت بێ. هاوکارمان لەگەلە لە هەولێرەوە. بەڵێ کاک هاوکار ئەو کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی لێ واکەم. زۆر سوپاس. زۆر سوپاس واکەن کاردەم لە کێشەی پێشمەرگا پێشنەوە. سوپاس. وڵی بەنسبەت موسەی پێشمەرگە برای بەڕێز بۆ ئاگاداری ئێوە بەس ناو وەزارەتی پێشمەرگە 750,000 ئەگەدەرەوەی وەزارەت 480,000 یعنی با بەرپرسەکانی ئێمە بە ئاشکرا بڵێن یعنی وا یعنی ناوێ وەڵا هەمووی 750,000. بەڵێ ئێمە خۆمان تاکید یعنی ئێمە لە خزمەتی کوردستان دارین یعنی ئەو ناکەین هەردەم لە خزمەتی بۆ پارە پێشمەرگەرین بەس حەق خۆمانە بەڕاستی گەڕمان دەنێن بێگومان ئێمە کە بووینە پێشمەرگە بۆ پارە نەبووین کاتی خۆی. بەڵێ پارێکی زۆر هەیە پارێکی زۆر بەهەدەر دەڕوە حەقی بدرێتە پێشمەرگەر بۆ نەدرێتە پێشمەرگە. باشە سوپاس کاک هاوکار بێگومان بابەتی مە لەسەر نەبەوە بەڵام سەرنجی خۆت گەیشت سوپاس. باوکی سەیوانمان لەگەڵە. بەڕێزم کاتە باش هەموو کاتێکت. بەڕێزم وەڵی بەنسبەتی ئەم تەوەریە میوارەتانەوە بەڕاستی تەوەرێکی یعنی زۆر مهمە بۆ هەرێمی کوردستانە بۆ عێراقیش خۆشحاڵین ئینشەڵا بەڕێکەوتنێکی نێوان سونە و شیعە و کورد و هەبوو لایەکان لە ڕاستیە بەڵام لەسەر تەوەرێکی تر ئەمە قسەیە بکەم بەڕێزم. بەڵێ لەسەر تەوەری ئەو برا بەڕێزە کەوتی عەلە ئەساس هێزی پێشمەرگەیە خراوە و هەچەند تەوەریە میوارەش نیە لە ڕاستیە بەڵام وتی هێزی پێشمەرگە 3 ساڵە بە حساب یەک خراوە ئێستاش لەناو فەرماندەیەکانە یەکێ 330 هەیە یەکێ 440 یەکێ 550 و ئەلەم 150,000 زیاد دەکرێت کەس نازانێت هێزی 7 ئەگرێتەوە هێزی 8 ئەگرێتەوە هێزی کۆمیتە و مەڵبەندەکان ئەگرێتەوە هێزی پێشمەرگەی ئەم لیستە تازە ئەگرێتەوە کەس نازانێت کامە ئەگرێتەوە لە ڕاستیە کامە ڕێکخستن و یەکگرتنی هێزی پێشمەرگەیە و دەستخۆشی لە کاک شێخ جەعفەر و کاک عوسمانی حاجی محموود. بەڵێ باوکی سەیوان سوبحیت گەلمەیە لە ئاکری ئەزبارم. الو بەڵێ چاوانی باشی گەلێک سوپاس. حالتە برا ئەس باشم تو چاوانی کەرەمکە والله باش الحمدلله ستفيد من سوپاس فەرموو. يرجع اسمه تلفون كبو قناتي نقول ارتي بەڵێ معاش ما يخاف زوري كيما بەڵێ يرجع كيف وجه معاش دائره بلديه زيداريه هي تربيه زيداريه بو يخاف زيداريتم ئەف پرسیاراتە ئەم دێ ڕێپری بەرپرسیارên قەزایا ئاکرەکەینی ویدارین ئەوان جاب بووتە هەبە کە نها گۆداریەتە بکەن کاک سوبحی. بەڵام مەمنون بووینە سەرچاوە سیامەند لە کەرکووکەوە. بەڵێ کای سیامەند فەرموو. ئەم کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت. ئەلۆم بەڵێ جێم لێتە فەرموو. بەڵێ من وەکو کێشەی پێشمەرگە قسە لەگەڵاکەم کاکە ئێمە مەعاشەکەمان 500,000 وەکو شوردە قسە لەگەڵ ناکەم کە 4,800 قەرەبوویان وەرگرتوتەوە ئێمە باسی قەرەبووەکەی خۆمان ناکەینەوە قەرەبوومان نایە بەڵام مەعاشەکەمان وەکو تاکساکە تاخیر بووە
بەڵێ بەڵێ وەکو وای ساگە 28 مانگە سبەینە ئێمە ماشەکەمان تاکوی ساگە ناتۆ کە میزانی سەری ساڵە بێ لە پێش 20 مانگیش بیاندای پێمان بڵێ کاسی بە نیوەداری ماشەکەمان 500,000 ئێمە 700,000ەکەمان نا 500,000 خۆمانمان دێ بەڵێ هیوادارین سەرنجی تۆش گەشت بێ بۆ لایەنە پەیوەنددارەکان تایبەت بە کێشەکەی تۆ عەلی لە شاری سلێمانیمان لەگەڵە کاکەم کاتەوە باش هەموو کاتێکت کایالی کاسی بە قوربان زۆر سوپاس کاکە بە نسبەتی هەڵبژاردنەوە من ئەڵێم هیچ قەناعەتێکمان بە هەڵبژاردن نییە ئەم هەڵبژاردنی پێشوەختە بەڵێ لەبەرەوەی فڕۆفێڵی زۆر تیاکرێ و داکە فڕۆفێڵیشی تیاکرا هەر بوونی منم باش نییە ئەمە یەکیان ئەوەیە کاکە بە نسبەتی ئەم تارەخ هاشمی ئەخانەوە خۆی چەند وەختە لێرانە تەدریبی ئەسکەری لە قەڵاتوانان و لە هەولێر بە حوسم نەکراون هەموو کراون بە ضابط و بەشت و پلیان دەرس کراوەوە ڕەبانی بەغا کراون لەو ئەوان زەولاوە کوردەکانی سعدیەوە نەفتادێ دەرەکەنە دەرەوە هەمووشان لا ئێمە تەدریبیان تەواو کردووە وایە ئەنجا ئێتر کاکە من ئەڵێم ئەوان ئەو کێسەی بەغایان نەبێ باشە بۆ خۆیان بەحەلی کرد بەڵێ کاکەلی لە شاری سلێمانی بەڵێ بینارە بەڕێزەکان محەممەد دیوان ئاڵێ لەسەر تۆری کومەڵاتی دروستبوونی سێ هەرێم لە ژێر یەک یاسای دیاری کراو ئەویش دەستوری عێراقی لەگەل بەرژەوەندی هەر سێ هەرێم بگونجێ هەروەها ژیار ڕۆک ئەڵێ پێم وان نییە هەڵبژاردننی پێشەخت چارەسەری کێشەکانی ئەم دوایە عێراق بکە شیهێن عەبدوڵڵاش ئەڵێ سەڵام ئەم قەیرانی ئێستا عێراق تێکەوتووە گەلێکی مەترسیدارە بۆ عێراق و کوردستان بووە کە هەوریش بدێ بۆ هەڵبژاردننی پێشەخت شتێکی باشە بەڵێ هەرکی لەگەلمە لە باژارێ ئاکرێ کاک هەرکی دەم باش سەفرێ من باشی گەلێک سوپاس کەرەمکە خۆشی بەڕۆمەتەگەم من پرسیارێک هەبی چەند لەسەر تەوەڵێتێژ نییە بەس من پرسیارێک هەبی ئەسمیدارم قەناتێ هەنگوو بگەینتە جێت بەرپرس کەرەمکە خۆتی پرسیاران بەری 4 ساڵە کێشای کومەڵەتی بمە چێبی بابای ما ئامۆژساژ کاتە سجینە 15 ساڵە و معاژی هەڵی هاتە برین ئامۆژساژی برای شەهیدیە بریندارە دوجا بریندارە شەڕێ حکمەتە بەحەس هاتە معاشی هاتە ڕاگەدن باشە ئەم معاشە یه بچکی توی آنجیت یه ویا کده سجنه دا امن کده ایجاره دا هیوی 6 شده قادر ایجاره و بچکی توی 6 سال جیت های ماده خود بو هاتا برین بو او کشه کمالاتی چه بی دور آکسی مادام اوی معاش فرمی بید چه علاقات بکشت کمالاتی اگل معاشی ولی هاتا برین آمرساج بی بشنگی بیا اوی تشکیلات هاتن بیا آمرسری و کده سجنه دا و معاش لی هاتا برین 6 های و معاشی و دا بریجه لی هاتا برین معاش جاتویدان تو دیگه هدیه بعد پر فرمانده دوگ بید کات کردی بید هدرسته بله کاکی هرکی سرنجا تاگیش تاکید عبدالغنی لدهوکت گلمه سلام فاکر داخل ذاك كيف نقول كم زور سباس كلام كيف هكار يا خويا كو اف تشتيها يعني اف قضيه هتشبي العراقي أبنا أنجام تشتكي أنكارة إرهابية يش ما بعرف خلافتش ميجا ولا هاي الدسبيك أنجام هالبجاتية شوي حطوا كجي صافينا بيها وأسبقينها يعني أف مظنبونا آريشها أنجام توان ناكوكيا حتى نكهدنا بلوان ده نكمالكي أف ناكوكيا مظن كير وفي شوالي كير وطبعا مالكي فوجي هذا التلفزيون وقلت أف تشتيها تشكي أصانا وطارق هاشمي قصة أفتشا مازن كريا وش قصة شهرين كردستاني بلا بهت ما دادوارة هاي دادقه بلا هذه قضية شارة سربكات هكر توان بار بيد دادقه بلا ريكو خبقيت هكر توان بار بيد ده طارق بمين أري باشا مالكي أجر توا بيجي فتا بوشي بالي هنجي عروف كيلو تاخ سلسلة تلفزيونية مثلا مازن كي هذاك خلاص ديك كي هكار يا هل بجارتنا ياش مو هل بجارت هنا كيرن أنا هنا كيرن ما تشجر انتهنا أفحل بجارتنا وكي هل بجارتنا دي نابن يعني أنجام حتى نكمل شعبنا كيف سركفتيا وتشجر انتي دي هبن داكو هل بجارتنا راس دهنا كلن وبتزيرو بأبدي ياش مبكي هكار اف جون بايدنا بيجم يجهشتيا بغداد وبيوندي سروكي هرمي كري وياشن بيوندي قالك جي كري امريكا ياشن اف برزغريكا دهيتا
تمراندن دهيتا جارة سركرن بشكل كي وقتي بس يشوف جارة كودي دهات استشتها بالهنجي وضع يهو صدي يعني نهاية جارة بله كاك عبدالغني بله بله سپاس بزن یاریانتا ایوار باش دایکی سایه لکلا روا ام كاتو باش همو کاتێکی دایکی سایه في زحمة بالتواديم زارمان لست أوي هاشمي بو ئەوەیەکی کیانە فەرموو قلت خوي كيشي كما حموك اشتغل من هر كيشي بس كات لكاتي لم كاتا داك اوان امان كذا كيشي بو خلق كان لكاتي كا خلق حر حمو بله كيشي زور قندلنية على قندلنية والله هوايان لخلق كردو كاك بلي هالبجاردن هي يك نفري تديان بنادا كأني وي إخوة أم حكمتها بس أويك عايد خويانا أيتر أو باقي تشجع خصتها بله دایکی سایه سپاس فێندێکێت باوکی دیاری لە هەولێرەوە لە گەلمانە باوکی دیاری ئەم کاتەوە باش ئەم کاتت باش قوربان چۆنی زۆر سپاس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسێ بۆیە باشتر خزمەتی جەناب دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەو تەوەرە جوانێکی هەڵبژاردووە زۆر سپاس وڵای من ڕێیەکی جیاوازم هەیە من لە هەر لە سەرەتای پرۆسەی ئازادیەوە لەگەڵ ئەوەیانە بوو مەسڵەن ئەم عێراقی کەوا ئێستا ئێمە چەند ساڵە بەدەستێوە دەناڵێنین هەر دروست بێتەوە عێراقێکی هەڵوەشاوی بێدەستوری بێ قووەت هیچی نەمابوو ئەوەی قووەتی هەبوو لە عێراقە تەنها ئێمە بووین هێزی پێشمەرگە و ئیدارە و پەرلەمان و حکومەتمانەوە من هەر لەگەڵ ئەویانە بم دروست بێتەوە ئێستاش لەگەڵ هەڵبژاردنەی پێشوەختانین چونکە بەڕاستی هەڵبژاردنەی پێشوەختیش هەر عینە نەوانە دەرەچنەوە ئەو جەماعەتێکەوە هیچ شتێکیان ڕای من هەرچەند ئەم ڕێیە لەوانەیە ئەی بەڕای تۆ کاوڵاتێکی هەرێمی کوردستان وەکوی عشایریە بەڵام بەڕای تۆ مادام هەڵبژاردننی پێشوەخت دەکۆتواڵی چارەسەرکردنی ڕەوشەکە نەکە بەڕای تۆ بەدیل چییە ئەجندا چییە پێویستە چی بکە بۆی ڕەوشەکە من نەخێر ناکە من دەڵێم ئێمە بیر لە ڕێگە چارەیەکیکە بکەینەوە وەکو و ئێستا حالی حاضر فشار بخرێتە سەریان بخرێتە سەریان کە ئێمە ئەو نۆزە خاڵی کە هەمانە و جێبەجێ بکرێ ئەنجا بچیە ناو بژی ئەوانانەوە بەڵێ ئەوان مزایدە بە ئێماکەن پێمان دەڵێن لایەنگری شیعە دەکا و بەرزانی لایەنگری سونە دەکا ئەمە بەڕاستی ئەمە گاڵتە پێکردنەوەن بێمەیە بەڵێ ئەحمەد لە سەی سایق لە گەلمانە کاک ئەحمەد مەڵەیانە ئەم کاتەوە باش هەموو کاتێکی باش فەرموو تاکی برای بەڕاست زۆر سپاس کاکە بەنسبەت موچەی پێشمەرگەی خانە نشین پێشمەرگەی خانە نشین تا ئێستا پێم وایە بەرنامەیەکی تایبەتان لەسەر ساز نەداوە و جیاوازی موچە هەیە لە بینی ئیدارەی سلێمانی و لە بینی ما بڵێن ئیدارەی هەولێر دا داواکارین ئەو موچەی کە ئەدرێ بە پێشمەرگە بە تایبەتی پێشمەرگە دێرینەکان چارەسەری ئەو کێشە بکرێت بوچەکانیان وەکو یەکی لێ بکرێت بەڵێ کاک ئەحمەد سەرنجی تۆ وەکو بۆ ئێمە لە بەرچاوەرگی نووسینە پەیوەنددارەکانی شێوەدارین جێ لە سەرنجی تو بێ شێخ ستار لە شاری سلێمانی لە گەلمانە شێخ ستارم کاتەوە باش شێخ ستارێکە لەسەر هێڵی پەیوەندی مابێ عەبدولقادر لە هەولێرەوە لە گەلمانە دیارەکە شێخ ستار لەسەر هێڵی پەیوەندی نەماوە ئەو کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێزم ئەمان دەمەوێت بۆ چوونەکی تایبەتی خۆمەیە فەرموو لە خزمەتدا ئەگەر هاتوو ئینتیخابات بکرێتەوە حرەم گەرێزادە فتینی بەلە مشکلەکە هەندێکی گەورە دەبی چونکەم بەڕاستی ماڵێکی دائیمە احتیمال لەسەر تەغییر دەکات ئەمن بەڕێی من چارەسەری کێشەکە کو دەکرێت چارەسەری کێشەکە ئەوە دەکرێت بمتە سێ هەرێ سنة وكرد وعرب يعني سنة وشيعة وكرد يعني موسى رجاية نبي هل حكمي خوي بجري حكومتك زعيمي مركزي زبي نجحة وتنحوي مالي سيدي
هەر بکرێ کەواتە کاک عەبدولقادر تو پێت وایە عێراق دابەش بکرێ بوو سێ پارچە وەکو سنە و شیعە و کورد کە هەرێک حکوومەتی خۆی بێرە ئیدارەی خۆی بکە لە چارچەوەی عێراقێکە کە مەسیستەمی کۆنفیدرالی یان فیدرالی بێ والله دەزانێت ئەگەر تەقسیم نەکرێ هیچ چارەسەر ناکرێ لەبەر ئەوەی بەڕاستی بۆ چوونێ هەر یەکەکان جیاوازە عەرەب دەیەوێ مەسەلە سونە دەیەوێ لە حکم بەردە هەستا خصوص حکم دەکا چۆن ئەوها بە ئاسانی بەجێهێنێنی بەڕاستی ئێرانی لە پشتە تادیدمان دەکات تادیدی سونەی دەکات تادیدی کوردی دەکات تادیدی پیادەیەوە دەکات تادیدی مەسەد وازانێ دەکات وەڵ ئەمە چه ئیستیفادەکمان لەمانێکی کردێ کاکە وەڵە بزانم قەزیات پێشمەرگە ڕۆژە هەفتا لێوانە لە کەلاوەکەی بۆ باسی موسێ پێشمەرگە دەکرێت لۆمان ناکە باسی مەنتیقە دابراوەکان دەکرێت هەرۆمان ناکە باسی نەفت و غاز دەکرێت هەرۆمان ناکە باسی ئەوەی دەکرێت ئێمە حر بین دەگەچێنەی نەخوارێ ئەو جارە لە قایمەی هەر بەڕازی نییە باتەمانێکی چێ خۆ لە عاسمانی ناتەخوارێ بەڵێ کاک عەبدولقادر لە هەولێرەوە سوپاس بۆ سەرنجەکانت ێوار باش باوکی سیروان لە سەر و چاوە چۆنی بەڕێزەکەم باشی زۆر سوپاس مەمنون دەستخۆشی ئەو بەرنامەیە لێ دەکەم زۆر سوپاس بازم وەکو کاکە پێشمەگە قسە دەکەم ئەگەر بە کورتی فەرموو هەرچنددە بابەتی ئێمەش لەسەرەوە نییە بەڵێ باشە کاکە پێشمەگە دەڵێ قەرەبووتان نەگریتەوە قەرەبووشمان ناگریتەوە بە هیچ شێوەیەک هەتا ئێستا قەرەبوویان بۆ نەکردنیتەوە من پێشمەگە دەزەکانی حەقێنها 150,000 مانگە زیاد بۆ مانگەی تر مانگی 11 ئەندامێتی بەس مانگی ئەو مانگە ئەندامێتی دەڵێت قەرەبوو شەی مانگەگرێتەوە بەس هیچ زیار نییە نازانم نەڕاستن درویە بەڵێ ئێمە هیوادارین ئەو بەرسوی نازانمەی تۆ لەلایەن شوێنە پەیوەنددارەکە تایبەت بە لەسەر ڕەوشی تو هەبێ شاخەوان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک شاخەوان ئەم کاتە و باش ئەم کاتت باش بەڕێزگیان دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سوپاس والله ئەگەر بزانی حاڵمان چییە لەم چارە یعنی 1 دینار کرێخانیمان نییە هەرزارین 3-4 ملیۆن دینار قەشکێتە ملمانە بۆ وایە بۆ ڕەوشەکەت وایە نیوەی دوی کەرکووک دەوامەکەین کاکە کاک شاخەوان ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی ئێمە پێشمەرگەین کاکە پێشمەرگەین ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بینەرە بەڕێزەکان هەر کەسێ پەیوەندەکە کە دەنگی تەلەڤیزیۆنەکەی کەسکە بە تەلەفۆن قسە لەگەڵ بکە باشتر دەنگی ئەگە تکایە کاک شاخەوان بەڵێ فەرموو بەڕێزگیان بەڵێ بڕوان پێەکەی ئەگەر پێت بڵێم ئەڵێن ئەم مانە زیادەکە موچەکەتان مانەکەی تر زیادەکە هەموو جاریە موچەکەمان بەکە بە دەرەنجاکان بۆمان سەرف کردووە هەموو جاریەی خۆن ئێستاڵێن سەر ساڵی دێن پێتان بەڵێ کاک شاخەوان لە هەولێرە وەکو پێشمەرگەیە کە چەند پێشمەرگەی تری بەڕێز پەیوەندیان کێدێکی کلاوانەوەتی معاشی پێشمەرگە لە 750 کەمتر نیە هەموو ئەوانی تریش گلەیەکن کە معاشیان زۆر کەمە و تا ئێستا معاشیشیان وەرنەگرتووە ئەمانگە بەڵێ ئەحمەد لە چوارقۆرنەوە لەگەڵمانە بابزانی سەرنجی کاک ئەحمەد چییە کاکە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سوپاس کاکی من بۆ خۆمان مشکلەمان هەندەکەمە ئەو یەکێکم لە نامبراوەکە چەند وختەنانم بڕاوە هەتا ئێستا کەس بە جواماندا نەهاتووە ئەی بڕیارێک دەرچێ بۆ لەلایەن ئەنجومەنی وەزیران کە نان بڕاوەکان هەمووی بگەڕێنەوە سەیریشی خۆیان ئێستا هیچی نەگەڕاوەتەوە هەمووی ئیدعای تەلەڤیزیۆنەکانە ئەو دوای ئەوە ئایا تۆ هەوڵەداوە بگەڕیتەوە سەیریشێکە ڕێگەری کرابێ ڕێگری کراوە بەڵێ ڕێگری نەکرابە هەتا ئێستا ئەوانش پەیوەندیان بەمەوە دەکرد و داهانگووەرە ئەمەوە فۆرمان پڕکراوەتەوە داهانگووەرن کاکە بە دوای ئیشەکەی خۆتان بکەون بڕۆنەوە سەر دەوامەکەی خۆتان ئەو دوای ئەوەی 80 ساڵە سونەشە حکومڕانی مەدەکە ئەنفالی کردین هەموو شتێکی کردن تازە بە تازە مامدەرار و مەسعودبازار دیفاع لە سونەکان دەکەن بەڵێ هەر ئەو دەستخۆشی بەرنامە سپاس کاک ئەحمەد سپاس هەڵۆ لە پیرەمەگرۆن دوا پەیوەندی کاک هەڵۆ بوو بۆرایکە بە کورتی سەرنجی خۆت برێن لە بەرکات کاژی من سەرچاوم کاکە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم بەڕاستی هەریەوەن کە دەنجی پێشمەرگە دەگەێنە خەڵکی ئێمە وەک پێشمەرگە زۆر غەدرمان لێ کراوە بەڵێ یعنی بەڕاستی ئێستا سەیرەکەی پۆلیسێک 1,200,000 هەیە خۆی ئێمە حەسوودیان پێ ناوێن بەڵام بۆ پۆلیسێ ملیۆن بەڵێ کاک هەڵۆ
پێمان خۆش بووکە کەڵ سەرنجی خۆی بە تەواوی گەاند بە بەڵام دیارە پەیوەندێکی پچرا بەڵێ دڵشاد جەبار لەسەر تووری کومەڵاتی ئاڵێ تا بیر لەسەر وەت و سامان بکەنەوە چارەسەر زۆر زەحمەتە هەروەها کۆچەر ئەحمەدیش ئەڵێ بەڕاستی من گومان لە هەندێک وشەی سەرکردەکانی کورد ئەبێت پێکەنینم دێتەوە خۆی ئەڵێ بەڵێ تەماشەبن نێجا بەوەیەکێکم گەشتنیە داویە تەوەرەی ڕوویە بەرنامەوە بەرنامەمای خەڵی دیگە ڕێز و حرمەتین من بوو تەفاریەکێ و بتایبەتی سوپاسیێن و بە هەفکارێ من لە پشکە کۆنتڕۆلی و کامیرەمانە و ڕێزێکی گەلێک تایبەتژیک بۆ هەموو ئەوێن هەیان ها تەماشەوانێن مەبوون هەر شاد و بەختەوەر بن.